یەکترناسینی بەڕێز و مامۆستا برای محمد بۆ بکەیت. من زۆر گلەیم هەیە لە خۆشم و لە حیزبەکەشم و لە خزموکەسی کاک برایمیش و لە خزموکەسی ئەحزابە نیشتمان پەروەرەکان و کەسایەتی گەورەکانی میلەتی کورد. کاک برایم فەرامۆش کراوە، کەس باسی کاک برایم ناکە. مەسەلەی بە پارێزگابوونی دهۆک بابەتێکی هێندە کەم نییە، گەلێک گەورەیە، گەلێک گەورەیە، وانێ بەڵێ. بەس بۆچی ئەم مێژووە، یعنی ئێستا وەکو پێویست گرنگی پێ نادرێت؟ مارە مەڵا مستەفا باسی ناکەن لەبەرەوەی لە تورکیا دەترسن. ئەو ڕێکەوتن نامەیی ساڵی 1966 یەکێتی بۆ ئەمەی کرد. جەماعەتی بارزانی ڕەحمەتی ناویان لە ئێمە نا ئیتیفاقیەی 66 جاشی 66. ئەینی کات جەماعەتی مەلا مستەفاش تەرەف بوون لە ئیتیفاقیەکە. دەستکەوتەکانی ئەم یەک دنیا دەستکەوت. چی بوون؟ بە قورئان سوێن بخۆن بڵێن جەمهوریەتی کوردستانی گەورەتان دەدەینێ، بەڵام بە لەگەر یەکێتی بێ مارێ شوێت و مارێ مەلا مستەفا فڵان بڵات بە ناوە خیانەتە. دەفەرمو ئەوە ئەرزوو ئەوە گەس، ئێمە دەچینە دەرۆش، بەڵام حقوقی میلەتی کورد بن. سەدام وتی بارەکەڵڵا بیکم ئوستاد ئیبراهیم. دەست خۆش بۆم قاوەیە، بازانم تۆزێکیش ساردەوە، بەس با بەدەم قاوە خواردنەکەەوە. لە ساڵیادی بە پارێزگابوونی دهۆکدا ڤار دەستی بە سندووقە نهێنیەکە دەگات. کەمال محێدین یاساناسی سەردەمی شۆڕش و ڕاوێژکاری بڕیارە گرنگەکان. چوارشەمە 27 ئایار کاتژمێر 8 شەو.